the pace when I'm running. I always take what I want and I always give it 100. Don't need a bank, no I'm funded. Play the game like it's nothing. I'm always thankful for something. Don't take for granted, stay humble. Now wake up! خێزانی ڕۆکفیلەر، شەیتانی کلیفلاند، چۆن کۆمپانیەکانی ئەمریکایان مایەپوچ کرد و دەستیان بەسەر نەوتی جیهاندا گرت. سەرەتا بە بازرگانی کێڵگەی پەلەوەر دەستیان پێکرد و لە کۆتاییدا سامانەکەیان بە 400 ملیارد دۆلار مەزەن دەکرا. جۆن ڕۆکفیلەر داگیرکاری نەوتی جیهانی، یەکێکە لە دەوڵەمەندترین پیاوانی مێژوو کە تاکە ئیمپراتۆری نەوتە. چۆن ئەم سامانەیان پێکەوە ناوە؟ ئەم خێزانە ئەڵمانیە کە لە 6 کەس پێک هاتبوون، یەکێک بوون لە خێزانە هەژار و بێچارەکان. باوکیان هەمیشە لە گەڕاندا بوو لە پێناو خێزانەکەیدا. کوڕی دووەمی خێزانەکە جۆن ڕۆکفیلەر بوو کە لە نیویۆرک لە ساڵی 1839 لەدایک بووە. ئەو لە باروگوزەرانی خێزانەکەی ڕازی نەبوو، چونکە لە ڕووی مادیەوە لە دۆخێکی زۆر خراپدا بوون. هەموو جۆرە کارێکی دەکرد تا گەیشتە ئەوەی فێری سیاسەتی دەست بە سەرداگرتن و بازرگانیکردن و یاریکردن بە سوو داڕشتنی سەفەقات بوو. لە دوای مردنی باوکی لەگەڵ دایکیدا چوون بۆ کلیفلاند بۆ ئەوەی لەوێ بژین. ئەوەش ڕێگە خۆشکەر بوو بۆ ئەوەی بچێتە قوتابخانە، بەڵام ئەو ژیانی کوچە و کۆڵانەکانی پێخۆشتر بوو، بۆیە دوای کەمتر لە 2 ساڵ وازی لە قوتابخانە هێنا. هەموو ئەوەی لە مێشکی تابوو بریتی بوو لەوەی چۆن بگاتە ڕێگایەک بۆ کۆکردنەوەی سامان و چۆن بتوانێت بە کەمترین ماوە زۆرترین سامان کۆبکاتەوە. پرۆژەی یەکەمی جۆن لۆکفیلەر هەوڵیدا لە ڕێگەی بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکانیەوە سوویەکی زۆری دەست بکەوێت. لە ڕێگەی کرێوە، بەڵام لە هەنگاوی یەکەمدا سەرکەوتوو نەبوو، چونکە تەمەنی خوار 18 ساڵ بوو. دواتر بڕیاریدا کارێکی تایبەت بەخۆی بکات. بڕیاریدا بچێتە بانک و قەرزێک بە بڕی 400,000 دۆلار وەربگرێت. بەڵام وەرگرتنی ئەو بڕەپارەیە هەروە ئاسان نەبوو. ڕۆکفیلەر پرۆژەکەی بەهێز بوو. بۆ وەرگرتنی ئەو قەرزە کارتی بەهێزی لایەنە کۆمەڵایەتیەکەی بوو کە بەکاری هێنا. ڕێکەوتنێکی لەگەڵ بانکەکاندا واژوو کرد کە ڕێژەیەکی باشی بۆ بانکەکانیش تێدا بوو. پرۆژەکەی پەیوەست بوو بە بازرگانی سەوزە و میوە و مادە خۆراکیەکان. پلانە تاکتیکیەکانی و پێگە کۆمەڵایەتیە بەهێزەکەی کە بەکاری هێنا بۆ سەرخستنی پرۆژەکەی هۆکارێکی سەرەکی بوو. توانی 500,000 دۆلار تەنیا لە ماوەی ساڵێکدا بەدەست بهێنێت. لەگەڵ ئەوەشدا ئەزمونێکی زۆری لە بازرگانیدا فێر بوو. سوویەکی زۆریش دەستی ئەو بانکە کەوت کە قەرزی لێوەرگرت بوو. تەماحی زۆرتری هەبوو. هەموو بیرۆکەکانیشی سەرکەوتوو بوون. جۆن ڕۆکفیلەر چۆن بەرەو لووتکە ڕۆیشت. دەرهێنانی یەکەم بەرمیلی نەوت لە ئەمریکا دەستی پێکرد. دوای ئەوە بیری کردەوە بۆ ئەوەی باشترین ڕێگا بدۆزێتەوە بۆ بازرگانی و پیشەسازی نەوت. سەرەتا هەوڵیدا نەوت بە نرخێکی هەرزان دەست بخات و سوود لە پێکهاتەکانی وەربگرێت. لە پشتی بانکەکانەوە سوپایەک لە خەڵکی پسپۆر هەبوو، ئاگاداری مێشکە بازرگانیە بەهێزەکەی ئەو بوون. لەو کاتەدا بەرهەمێنانی نەوت لە قۆناغە سەرەتاییەکانیدا بوو، زیاتر بۆ ڕووناکردنەوە بەکاردەهات، چونکە ئەو کاتە ئۆتۆمبیل و ئامێرەکانی وەک ئێستا نەبوون. سەرەتا جۆن ڕۆکفیلەر گروپێکی پسپۆر لە کیمیاگەر و ئەندازیارەکانی پێکێنا بۆ ئەوەی ڕێگایەک بدۆزنەوە کەشێک بڕەخسێنن بۆ ئەوەی سوودی زیاتر لە نەوت وەربگرن. سەرەتای کارەکە بە بەستنی ئامێرەکانی پاڵاوتنی نەوت دەستی پێکرد بۆ ئەوەی بتوانن پێکاتەی زیاتر لە نەوتەوە وەربگرن، وەک بەنزینی خاو و مۆم. دوای کەمتر لە 2 ساڵ توانیان ئامێرێکی پاڵاوتنی نەوت پەرە پێ بدەن کە نرخەکەی نزیکەی 70,000 دۆلار بوو. ئەمەش پەرەپێدانێکی گرنگ بوو لەو بوارەدا، بەڵام ڕۆکفیلەر تەنیا لەم ئاستەدا نەوەستا. کلیفلاند 26 پاڵاوگەی نەوتی هەبوو. ڕۆکفیلەر توانی 22 دانەیان پەرە پێ بدات و پێشیان بخات. وازی لە 4 دانەکەی تری شێنا بۆ کۆمپانیەکانی تر. لە ڕێگەی بیرۆکە و خوێندنەوە وردەکانیەوە هاوکات کارکردن لەسەر کرێکارانی کۆمپانیا ڕکابەرەکانی توانی بەسەر هەمویاندا سەر بکەوێت و مایە پوچیان بکات. دواتر بەهۆی بیرۆکە نایەبەکانیەوە کۆمپانیای ستاندارد ئۆیڵی دامەزراند و ڕکابەرەکانیشی هێنایە ژێر دەستی خۆیەوە. بەڵام هەندێک لە ڕکابەرەکانی ئەویان ڕەت کردەوە کە ببنە ژێڕکێفی کۆمپانیاکەی ئەو. پاشان پلانی دووەمی بەکارهێنا بۆ مایە پوچکردنی ڕکابەرەکانی کە بریتی بوو لە دابەزاندنی نرخی نەوت بە ڕێژەی لە 180.
I don't lie at night, I be in my feelings, I'ma be fine. Need time and I'll soon be winning. I can feel the blood creeping up from the heathens. Got will, got fight, got pride, got reason. If they wanna go eat, then you know I'm gon' feed them. If you're coming for me, hope you're ready for a demon. I can feel the blood creeping up from the heathens. Got